سلاوتان لەبێت بینەرانی زانکۆی ئەمڕۆ کۆلێژی زانست هەڵساوند بە ئەنجامدانی سیمینارێک لە ژێر ناونیشانی چۆنەتی دۆزینەوەی هەلیکار و خۆگونجاندن لەگەڵ بازاڕی کاردا. ئەنجام من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە دەچمە لای بەڕێز هەرمان ڕەشید، نوێنەری ڕێکخراوی خۆبەخشانی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق. کاک هەرمان ئەگەر بێتە نزیکمەوە سلااوت لێبێت و بەخێر بێت. کاک هەرمان ئامانجتان چییە لە ئەنجامدانی ئەم سیمیناری ئەمڕۆ بۆ گەنجانمان؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ ڕێخساندنی ئەو سیمینارە ئێمە وەکو ڕێکخراوی خۆبەخشانی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق بە باشمانزانانی ئەمڕۆ کە سیمینارێک لەگە زانکۆی نۆڵج بڕەخسێنین بۆ ئەوەی ئەو قوتابیانێک کە لە قۆناغی چوارەمی زانکۆ کە خلاص دەبن تەخەڕوز دەکەن هەڵی کاریان هەبیتن و بتوانن چۆن هەڵی کار بدۆزنەوە هەم لە ڕێکخراوی خۆبەخشانی نەتەوە یەکگرتوەکان و هەم بە شێوەیەکی گشتی لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و تەرکیزیمە زیاتر لەسەرەوەی چۆن قوتابیەکە بتانی سیڤی خۆی دروست بکاتن و چۆنیەتی پڕکردنەوەی سیڤی و چۆن خۆی تۆمار بکاتن لەلایەن ئێمە وەکو ئێمە کە ڕێکخراوی خۆبەخشانی نەتەوە یەکگرتوەکان وێبسایتێکمان هەیە. ئەو وێبسایتە عالەمیە. لە وێبسایتە ئەمە هەموو پۆستێکی هەر ئیشێکمان هەیە لە هەموو دنیاە لەوێندر براوی دەکەینەوە و هەر قوتابیەک کە لەوێندر پرۆفایلی خۆی دروست کرد سیڤی خۆی دروست کرد دەتوانیتن زۆر بە ئاسانی تەقدیمی ئیش بکاتن لە هەر شەر نییە بەس لە عێراقی لە هەموو دنیا. باشە ئێوە زیاتر ئەمڕۆ ئیش لەسەر ئەم بابەتان دەکەن. زیاتر سەرنجی ئێوە لەسەر چییە بۆ گەنجان ئەمڕۆ؟ زیاتر سەرنجی مەلوەیە چونکە کە قوتابیەکان تازە تەخەڕوز دەکەن بڵێ نەڵێ فرێشن خیبریان کەمە تەرکیزیمە زیاتر لەسەوەیە چۆن بتوانن سیڤیەکانی خۆیان بە جوانی بەڕێکی پڕ بکەنەوە تا بە شێوەیەکی تەواو گونجاو بیتن لەگەڵ ئەو ئیشانەی ئەو هەڵی کارانەی کە ئێستاکە بڵاو دەکرێتەوە. دەستەکانت خۆش زۆر سپاس. زۆر سپاس.